باوەڕت کرد بۆی من لەگەڵ بکوژەکانی بەهار کار دەکەم؟ کورە جێم لە دەنگت بوو. دەتەوێت ڕاستەکە لە منەوە بیستی؟ نا نامەوێت جیاوازی چیە کوڕم ئیش بکەن. تۆڕات کرد کاک عەلی. جیاوازی چیە کوڕم؟ یەک شت هەتیوێکی دەپیسایی پیاوکوژی نەزانی هەتیوێکی چەپەڵی هەتیوێکی ئاسنزمی بەڵام لەنێوانماندا تەنها تۆ شایانی بەهار بووی نەمن و نەئەیشان تەنها تۆ. ڕاستم کرد؟ بەڵێ کاک عەلی. سپاس. ها بۆ ئەوە دەچم دۆزینەوەی بکوژی بەهار دەیەت بینمەوە. چێ دیسان پلانت هەیە؟ شتێک لە مێشکمدا هەیە. دیسان نێ کەمێ هەتا گەیشت مێرە کارەبایەک تەواو بوو پێشتا شەحنم ماوە ها. ئایلەوە تۆ قەت ناوەستی تۆ قەت واز ناهێنی نابەزی ئای من ها منیش ببە شتێک بکە لێم خۆش بە ئەسەر منیش ببە ژیانی دوم ناگەڕێنرێتەوە جەنگیز کەس لە تاوانەکانی جیا نابێتەوە کەس ژیانی دۆمت پێشکەش ناکە زۆر ڕەنگ تێگەیشتی شیکار دۆزینەوەی وەڵامێشتر بۆ هەمان پرسیار نییە ئەی کەوایە شیکار چییە کوڕە گەر دۆزیوەتەوە بە منیش بڵێ شیکار گەر هەزار جار هەمان پرسیارت لێ بکرێ جورئەت دەبێ هەر هەزار جار هەمان وەڵام بدەیتەوە زەحمەتترینە مەحاڵترینە جوانترینیشە گەر هەزار جار ژیانت پێ بدرێتەوە بتوانی بە هەمان ڕێگە یەکەمەوە بڕۆی یەکەمیان چییە؟ بیرت نایەتەوە؟ نەخێر چی؟ بیرت ناکەوێتەوە؟ لەژێر پردەکە بوون کەی؟ تۆ من ئەیشان عەلی ها؟ کاتێک گەستوی نەبردە لای خۆی عەلی نەیدەبردێ ناو پاپۆر من و ئەیشانیش دەڕۆیشتین و تۆمان بەتەنیا بەجێ دەهێشت تۆش دەمانچەکەت دەرێنە بیرت ناکەوێتەوە؟ تۆ لەکوێ بووی؟ گیانت بدە بە منیش کوڕم بۆ خاتری تۆش دەیدەم دەیدەی وانە
آخر بۆ کاکە دەیگەرە چۆن بووین ئاوابین چونکە خۆشم دەوێت جەنگیز. منەوە نازانم کاکە ئێستا منت خۆش دەوێ یان نەتەوێت لە پیسایی بمە دەرەوە. سیر کە ئێستا چەکە لێوەردەگرم جەنگیز. تۆ خۆت دەیزانی عومەر. خۆتت خوراند. لەوێ بووی تۆ؟ لەوێ بووم. سیر کە ئێستاش دەوێن جەنگیز. چەکەکە دووبار لە ئەسی تۆیە. دیسان لە من ڕاکێشاوەتەوە. ئەو چەکەت لە ئەس بوو کە منت پێی کوشت. ئەو چاکەتە بە خوێنت لەبەر بوو کەفرەتاندا. ئەیشەن هاوار هاواری بوو. لە هەمان شوێنین جەنگیز. کورە نا هیچ شتێک نەگۆڕاوە. هەمان مرۆڤین. سیرکە من نەچوومەتە هیچ شوێنێک. نەخێر نا. سڵاو کاکە. عومەر شاکەتەکەت دانێ. شاکەتەکەت دانێ. جیاوازی نێوان کۆن و نوێم بە تۆوت تێگەیشتی. من قسەکان دەگەینمە کەنعەمەت. واز لەگەیاندن نێرە. تۆ کارت بەگەیاندنی هیچ نەبێ. وا دەزانێت کە بە بیرکردنەوەی نوێوە هەموو شتێک چارەسەر دەکرێت. کۆنەکان بێ ئەوەی دڵیاندا هێن ناتوانن حاڵێکی لەسەر هیچ دابنێ. بیگرە نوێیەکان هەموو شتێک بە کەسانی تر دەکەن. کۆنەکان ئەوانەی کە بەقەت من کۆنن خۆیان دەزانن کە چی دەکەن. بۆ خۆتان خۆش بن. ئەو کچەی کوشتم وا بزانم نزیکت لە هاوارەکەتەوە زان. بۆ من حاڵەتێکی تایبەت چونکە من پیرە پیاو پیاوی پیس مرۆڤانی خێزەوەن دەخۆشم. بەڵام ئەو کچە زۆر جوان بوانیە. کوشتنی ئەو بۆ من خۆشیێکی گەورە بوو. خاتوەیشان فەرمو ئامادەیە چاوی پێتان کرد. کاتێ دەچی ناو مەسعەدەکەەوە پەنجە بخە سەر دوانە هەم. چی دەڵێ؟ بۆ کاری ئێوە دەست دەدەم کەنعەمەت. لە نێوان ژیانی یەکەم و دووەمەوە تەمەنێک هەبووە. هیچ شتێک تەواو نابێ. هەموو شتێک دەگۆڕێ. لەو ڕۆژەوە تا ئێستا دیسان هەموو شتێک گۆڕاوە. ئێستا تۆ
دووبارە هەموو شتێک دەگۆڕیتەوە. کاتێتی باوکە. بڕۆین خاڵۆ. یارمەتیم دەبا بڕۆین خوارزە. دەی ماڵاوە کیژۆڵە، ماڵاوە ئازاد. بۆچی هاتووی؟ ئەی تۆ نەبووی دەدوت خێزان گەورەترین درۆیە؟ ئاسوودە بە باوکە. تەواو دایکم ڕۆیشت، خوشکم ڕۆیشت، ئیتر خێزانێکمان نییە. تۆ هەی چی؟ مەبەستت چییە؟ تۆ هێشتا نامەوێ هەی بەڵای خوا منت خۆش نەوێ. تۆ ببینە ئەوە ببینە ئیمڕۆ ببینە تۆ چ جۆرە باوکێکی. باوکەکی بۆ شێوەیەم. بە چ ڕوێک هاتووی؟ یەک جاریش باوکایەتی ئەوت کرد ها؟ کە بە بچووکی نەخۆش بوو ڕۆیشتی و بەجێت هێشت، بەبێ ناز جێت هێشت. ڕۆیشتم. جارێک لە باوشت نەگرت، جارێک سۆزت پێ نەدا، جارێک نەگەڕایتەوە سەیری بکە. درۆیە؟ ڕاستە. ئەی کەوایە بۆ هاتووی؟ بۆچی؟ بەهار ڕۆیشت کچەکەت، هەی ناڕەستەن کچەکەت مرد. بگرە ئێستا سەیری ئەمە بکە، سەیری ئەمە بکە، بگرە پیسکە، بگرە سەرسەری ناڕەستن، بگرە ئەمە لە باوەش بگرە. درۆ دەکەیوانە؟ تۆش ناتوانی سەیری گۆڕەکەی بکەی؟ جەرگت پارچە پارچە بوو ها؟ وەرێرە باو
بۆ ئەوەی تۆ خۆی ناویترین یاری خۆت بۆ من ڕێک بخەی. ترسناکترین پیلان، بێبەزەیترینیان، چونکە من ئەوەی بە بەهاریان کرد بشمرم نەهێڵم بەسەریان بچێ. باشە باوکە؟ بەدەستهێنانی چانسی دووەم کچم مانای لە دەستدانی چانسی یەکەم بۆ ئێمەش ئاوا بوو. شتێکی ئاوا بوو کە مناڵێک دۆست و دژمنی خۆی فڕێدایە کنارێک. کاکەزەر بۆسە بە یارمەتیت بۆسە تکایە یەکەم جەرجۆ دواتر خاوەنەکەت بکشێنەوە چەکەکانتان بێن نەخوارێ بێن نەخوارێ. ناتوانێ بمکوشی کاکەزەر دوای ئەو شتەکان بۆ باز دەکەم ناتوانێ لێم دەی. چی ماوە؟ زانیم کە هەموو کەسە خراپە، منیش خراپ. ئێستا تۆ شتێ دەکەی. چی ماوە؟ چی ماوە پێشکە بیزانم؟ هیچ شتێک. تۆ لە بنچینەدا هەموو شتێ دەزانی کاکەزەر. کاگڕامیز عومەری بردو کردی بە بیان و بۆ بنیادانەوەی دەسەڵاتی خۆی نەک بۆ وەرگرتنی تۆڵێ ئەو. دەزانم. کاگڕامیز تۆی بەکرێ نەگرتووە بۆ وەرگرتنەوەی تۆڵێ ئەو، تۆی بەکرێ گرتووە بۆ ئەوی دژی ئێمە بەکاربێنێ. دەزانم. کاگڕامیز وەک کوڕی خۆی سێری تۆی کردووە، بەڵام لە بنچینەدا بۆ ئیمڕۆ ئامادەی کردووی. لە زیندان پیاوێکی بەهێز دیار بوو، بەڵام لە بنچینەدا تاوە بوو. هیچ شتێکی نەوا بوو. کەمێ پارەی مابوو، بەڵام قومارخانەکان لێدەستچوو. هێز، ڕێزداری هەمووی لەدەستدا بوو. ئەوەشیان دەزانم. کاگڕامیز کە لە زیندان هاتە دەرەوە پەیمانی تۆڵەی وەرگرتنەوەی عومەری جێبەجێ کرد، بەڵام تەنها ئەو قازانجی کرد. کەمێک سەرمایی دا بە ئێوە، ئێوەش ئەو پارەیەتان بۆ ئەو لەسەر یەکدانا. دواتر قومارخانەکانی جەنگیزیشی کڕی. ئەوش دەزانی؟ بێگومان بەیەکەوە کردمان. یعنی بەیەکەوە کردان. بەیەکەوە. باشە تۆ چی دەستکەوت؟ بۆی تۆڵە وەرگرتنەوەی عومەرەوە توانێک پارەت پێدا، قومارخانەکانت پێدا، ئوتێلەکەی قەبرست پێدا، خانەوەکانت پێدا، ئۆتۆمبیلەکانت پێدا. کاکەزەر تۆ چی دەستکەوت؟ من هیچ شتێکم ناوێت. وامەکە کاکەزەر تکایی تر چاوکان بکەوە. پیاوێک 20 ساڵ لە زیندان مایەوە، لە سایی تۆ بە 6 مانگ هەڵساوە سەر پێ. ئەی ئەوانەی ئێوە کردان بەهارتان کوشت بەهار. ئێمە خات و بەهارمان کوشت کاکەزەر. تۆ دڵنیای لەوەی دەیڵی کاکەزەر؟ نەکەی. زۆر باشە، دە تۆ کەمێ بیرکەوە کاکەزەر. ئێمە چیمان دەست دەکەوێت لە کوشتنی بەهار؟ هیچ شتێک. ئەی کاگڕامی چی دەست دەکەوێت؟ زۆر شت. لە هەمووی گرنگتر ئەو کەسانی دەست دەکەوێت کە پڕ بن لە ڕق و چینە دژی کەنعەمبەک تاواکو شەڕی خۆی بەو کەسە شەڕەنجەزانە بکە. دیسان نەخێر، ناتوان هەڵم خەڵەتێنن. ئێمە ئەمری تەقاندنی گولەی کوشتنی بەهارمان نەداوە. ئەو ناوەی مەبەست بوو خات و بەهار نەبوو. چێ بوو؟ تۆ بووی کاکەزەر. مەبەستەکە تۆ بووی. بەڵام کاکڕامیز ئێمەشی خستە یاریەوە. عاقلی پیاوی دژمنەکانیشی دزی. بەڵام ئیترەوە بۆ کوژە پیاوی ئێمە نییە کە چاوم پێکەوت تەنها کۆتاییم بەکارەکەی نێنا. گەر ئێمە نەباین ئیمڕۆ تۆی کوشتە بوو. وس لەمێشکم بڕۆ دەرەوە. دوێنێ شەو بۆسەتان بۆ ئەو پیاوە دانابەوە وانییە؟ لەکوێ زانی؟ چێ دەیزانی؟ چێ پێیوت؟ چێ هەموو شتێکی ڕێخست؟ نەخێر، باوەڕ ناکەم. بەداخەوە هاتیە ناو یاریەکە کاکەزەر. من لێرە هیچ شتێکت پێ ناڵێم کە نەتزانی بێ. هەموو شتێک لە سەرەتاوە وەک گوڵ دیار بوو. بەڵام ڕامیز بە شێوەیەک تۆی هێناوە ناو خێزانەکەیەوە، بە شێوەیەک خۆشەویستی خۆی خستە دڵیتەوە. تۆش نەتویست لەم خۆشەویستیە بە دووربی. بەڵامی تر بەسە تکا دەکەم چاوەکان بکەوە کاکەزەر. لەسەر قسە ژیرەکانی مەمێنەوە، لەسەر ڕێبازی کتێبە ئەڕۆزەکانی مەمێنەوە.
لە پشتێ و کتێبانەوە دیوەزمێکی کە تا دوا هەناسە مرۆڤ بەکاردێنێ کەنعام بەگ بۆی بتوانێت شەڕی لەگەڵ بکە بەداخەوە خۆشی کرد بە دێوەزمەیەک چونکە کاکڕامی زۆر گیانی ئەوی سوستاند وزم پێدەک بە هەموو شتێک تێکەر و پێکەڵ دەکەنوانیە هەموو شتێک پێچەوانە دەکەنەوەوانیە نەخێر هەموو شتێک بە هەموو ڕاستیەکانی و لە پێشتە کاکەزەر ئەوە تا ڕاستی لە پێشتە ئەوە ماوە ڕۆژێک بی سێریکەی ئەگەر ئێمە ڕاست بین ئازاری ئێوە بەکاردێنێ مردنی خات و بەهار بەکاردێنێ داوات لێ دەکە یارمەتی ئازاد بدەیت و بەم شێوەیە هەر هەمووتان بەلەو مردن بەڕێ دەکا وەکەوەی هەموو جارێک کردوێتی گرنگەوەیە تۆ لێرێ بڕیاریکردنی چی دەدەی کاکەزەر بابڕۆی شتێکی ئاوا بوو کە ئێمە بێ ئەوەی بزانین چی بووە پەکێرانم خانمی بەڕێز بە یارمەتیت بەردەوام بن لە قسەکانتان بەردەوام بە بۆ ئەو خانمە باسی حاڵی کاگرامیز دەکەم لە سی و دڵیشی لەگەڵ دەماری بروبڕێ پشتی ئازاری زۆریان پێگەشتووە یانی ئەم جۆرەشتە بە دەگمە ڕوودەدات بەڵام کاگرامیز زەبرێکی تیژی بەهێزی پێرکەوتووە ئێستا هەناسەی ئاسایی خۆی نییە بە ئامێر هەناسە دەدات بەڵام بە ئاگادێتەوە بۆ خۆی بە ئاگادێتەوە گەر نەخۆش نیشانەی ژیانێکی بگەڕێتەوە مانای ئەوە نییە بژێتەوە بۆیە مەحاڵە بە ئاگا بێتەوە بەهۆش خۆی نایەتەوە دەتەوێت چی بکەین راپۆرتی لێژنە پێشەوە تێکسی بیری لێ بکۆ سەلمان خان با ڕێگایەکی تر بدۆزینەوە پێویست بە ڕێگای تر ناکات ئیتر هاوسەرەکە دەبێ بڕوە هێشتنەوەی ئەو لێرە لەبەر خاتری ئەو نییە بەڵکو لەبەر خاتری تۆیە نەخێر ڕێگە نادەم هەم بۆتان نییە بیکەن سەلما خان من دکتۆرم هەرکم بەردەوام پێدانی ژیانە گەر من بڵێم نەخێر نابێ ئەزەل تۆ شتێ بڵێ سیرکە جێی ناهێڵین تۆش نابێ جێی بهێڵی ئەزەل دە شتێک بڵێ پێیتر پێویستمە بۆ کاغەزە نییە سەلمەخان هاوسەری نەخۆشەکە نییە ئەزەل کاگرامیز لە ژیاندا خێزانەکی نەماوە ئەزەل پێویستیش ناکە ئیمزا لە کەس وەرگری چی دەکەی بڕۆ بیکە دەسەڵاتتان هەیە
کەنعان بیرکان گوتم با خۆم بچم پێی بڵێم ڕامیز قەرە ئێسکی دەژی ئەو پیاوەی کە تۆ 30 ساڵەتەوە بیکوژی لە ژیان بەردەوامە نەوەکەی سەکیز پیاوی تۆ بوو تەموزی پیاوکوژ پیاوی تۆیە ڕۆژنەمەوان و ڕاگەاندن لێرە نین خۆشترین چیرۆکم پێیە دەیناسی؟ باش دەمناسی چەند جارێک هەوڵی کوشتنیم نیشی داوە جەنابی وەکو مەچینە کار دەکات لە هەموو شتێکیش بەهێزترە لەگەڵ هەموو هێزەکەشی بەڵام هەندێک شتان زۆر تەسێ بیان بیستێ بۆ نمونە ژیانی کۆنی کەنان بەگۆچی دەڵێ لێر هەموو شتێکیش باسکەی هەرکە بڵێم لە بیری کەن لە بیری دەکەن نا ئەوهانیە تۆ وا دەزانی من لە ڕاستیەکان دەترسم ڕاستی ئەو شتە نییە کە لە دەمی تۆ دێتە دەرەوە ئەزەل ئەو شتە ڕاستیە کە من دەیڵم تۆ هێشتا لەو کەسە نەگەیشتووی کە شەڕی لەگەڵ دەکەی تێی گەیشتومە یەکێکە لە دێوەزمەکان یەکێک نا هەموو دێوەزمەکان تۆ وا دەزانی لەگەڵ یەک کەس شەڕ دەکەیت من تەنها یەک کەس نیم ئەزەل من هەموو کەسانی سەرەوە مێزم من هەموو وڵاتم من ڕەحمم پێکردی ڕووی خۆم نیشاندای ئێستاش تۆ هاتووی دەتەوێت شەڕم لەگەڵ بکەیت ئێتر تەنانەت ناتوانانی ڕۆشم ببینی وا دەزانی من پیاو دەگرم تاواکو تۆ بکوژن بڕۆ سەر شەقام ئەو ڕۆژنامەیە وەرزگر هی منە ئەو بانکەی بۆی توی هی منە ئەو دنیای تێدا دەژی هی منە تۆ دەتەوێت لەگەڵ من شەڕ بکەی من نەمهێشتووە گەرنا تۆ مردبووی گیانت دەرهات بوو تێگەیشتم تۆ زۆر بەرزی چەند پەیژە لە نێوانماندایە هەر هەمویان دانە بە دانە دەبڕم شەر لەگەڵ هەموو شەقامەکان شەر لەگەڵ هەموو شار لە سایی تۆ کەنعان من ئیتر پیاوکوژم ئیتر لەبەر ئەوە ئەگەر لەسەر هەموو دنیاش دانیشتە بی هەر هەموو پەیژەکان بە هەموو پیاوەکانیش تۆ دەبڕم و دێمە سەرت چەند پەیژە بەرزی ئەوەندە زەرت لێ دەدەم ئیتر ئەو کاتە دێمە سەرت و وەکو سەگ دەتۆپێنم عافێتان بێ مناڵە ئیتر بەڵێ چی دەخۆینەوە بەخۆشیتان پیاوێکی خاڵەوە وا لە بەردەرگایە پیاوێکی خۆشما لەگەڵمە دکتۆرە خانمیش دەزانێ ئەی تۆ هەواڵ بدەمە جەماعات دوێنێ شەو خۆت لێ شاردبووینەوە خێر بوو کەنعان هێنەکانم بە خێرایی دەزانێەوە چۆن بۆ نمونە من عومەرم حەز دەکە هەنگاوی پێشەوە بڕوە نازانم ئەوە خاڵۆ فێری کردویان پێچەوانەوە چونکە پیاو دەخاتە ناو دژمنەکانیەوە یعنی مەبەستت ئەوەیە سیخور لە ناوماندا هەیە چێە؟ شەرمین تۆفیق جەنگیز تۆ ئەو شوێنە تەنها بەم و تۆ کاکە ڕاست دەکەی بۆچی؟ نازانم بەڵام لە دەبەنجە باشم نەکرد هیچ کەسی تر بێرە نەزانێت کاکە عەلی تەوا بێخەم بە بە جەماعەت بڵێ ئێوارە لە شار کۆ دەبینەوە تا بزانین چی دەکەین باش هیچ کەسی تر بێرە نازانەوە نیە؟ نەخێر جگە لە من و ڕامیز کەس بێرە نازانێ هەمیشە دەیوت کە خانە نشین بووین وەک خێزانێک لێرە نیشتە جێ دەبین باش پێویستان بە هەرچێک بوو لێرە لە گەنجەکە وەریکەوە پێویستان پارە هەیە؟ سەری کاتی خانە نشینی کردووە باوەڕ دەکەی پارەی لە ژەرزەیدا شاردەتۆرە ناو کۆپێکدا؟ باوەڕ دەکەم خاڵۆ ڕێچکەی کۆنە تۆ پێویست بەیەک نییە زەر؟ پارە دەوێ؟ بەقەدەر پێویستە سەرمای خاڵۆمان خوارد عەلی لێرە دەڕوا منیش جگە لەو کەس بۆی نێبچێتە دەرەوە
دەتوانم متمانە بە دیدەم بکەم. چۆن چی دەن؟ خاڵۆ دەویست دوای خانشینی لێرە نیش دەجێبێ. خێزانەکەش تەواوە. منیش دەچم خانشینیاتەکەی چارەسەر دەکەم. ئەزەل نابێ من لە خۆت بە دوور بگری. منیش لەگەڵت دەبم بەس باوکم چاک بێتەوە. دیدەم. زۆر سپاس. لە خزمەتتان بەسەر هەرچی بووێ. دەتان بینمەوە. ئایلەوە. تۆ قەت ناوەستی. تۆ قەت واز ناهێنی. نابەزی. ئای من ها؟ منیش ببە شتێک بکە لێم خۆش بە ئەسەر منیش ببە. ژیانی دوم ناگەڕێنرێتەوە جەنگیز. کەس لە تاوانەکانی جیا نابێتەوە. کەس ژیانی دوم پێشکەش ناکە. زۆر ڕەنگ تێگەیشتی. شیکار دۆزینەوەی وەڵامەشتر بۆ هەمان پرسیار نییە. ئەی کەوایە شیکار چییە کوڕە؟ گەر دۆزیوەتەوە بە منیش بڵێ. شیکار گەر 1000 جار هەمان پرسیارت لێ بکرێ جورئەت دەبێت هەر 1000 جار هەمان وەڵام بدەیتەوە. زەحمەتترینە مەحاڵترینە جوانترینیشە. گەر 1000 جار ژیانت پێ بدرێتەوە بتوانی بە هەمان ڕێگە یەکەمەوە بڕۆی. یەکەمیان چییە؟ بیرت نایەتەوە؟ نەخێر. چی؟ بیرت ناکەوێتەوە؟ لەژێر پردەکە بوون. کەی؟ تۆ، من، ئایشان، عەلی. ها؟ کاتێک کەس توی نەبردە لای خۆی عەلی نەیدەبردێ ناو پاپۆر من و ئەیشانیش دەڕۆیشتین و تۆمان بە تەنیا بەجێ دەهێشت. تۆش دەمانچەکەت دەرێنە. بیرت ناکەوێتەوە؟ تۆ لەکوێ بووی؟ گیانت بدە بە منیش. کوڕم بۆ خاتری تۆش دەیدەم. دەیدەی وانە؟ ئاخر بۆ کاکە دەیگەرە چۆن بووین ئاوا بین؟ چونکە خۆشم دەوێت جەنگیز. منەوە نازانم کاکە. ئێستا منت خۆش دەوێ یان دەتەوێت لە پیسایی بمە دەرەوە؟ سیر کەس دەمانچەکە لێ وەردەگرم جەنگیز. تۆ خۆت دەیزانی عومەر. خۆتت خوراند. لەوێ بووی تۆ؟ لەوێ بووم. سێر کە ئێستاش دەوێن جەنگیز. چەکەکە دووبار لە ئەسی تۆیە. دیسان لە من ڕاکێشاوەتەوە. ئەو چەکەت لە ئەس بوو کە منت پێی کوشت. ئەو چاکەتە بە خوێنت لەبەر بوو کەفرەتاندا. ئەیشەن هاوار هاواری بوو. لە هەمان شوێنین جەنگیز. کورە نا. نا. هیچ شتێک نەگۆڕاوە. هەمان مرۆڤین. سیرکە. من نەچوومەتە هیچ شوێنێک.
ناخێر نا سڵاو کاکە شاكتك الداني شاكتك الداني جیاوازی نێوان کۆن و نوێم بە تۆوت تێگەیشتی من قسەکان دەگەینمە کەنعەمەت واز لەگەیاندن نێنە تۆ کارت بەگەیاندنی هیچ نەبێ وا دەزانێت کە بە بیرکردنەوەی نوێوە هەموو شتێک چارەسەر دەکرێت کۆنەکان بێ ئەوەی دڵیانداهێن ناتوانن حاڵێکی لەسەر هیچ دابنێت Igra! نوێیەکان هەموو شتێک بە کەسانی تر دەکەن کۆنەکان ئەوانەی کە بەقەت من کۆنن بۆیان دەزانن کە چی دەکەن بۆ خۆتان خۆش بن ئەو کچەی کوشتم وابزانم نزیکت لە هاوارەکەتەوە زان بۆ من حاڵەتێکی تایبەت چونکە من پیرە پیاو پیاوی پیس مرۆڤانی قێزەوان دەخۆشم بەڵام ئەو کچە زۆر جوان وانییە کوشتنی ئەو بۆ من خۆشیێکی گەورە بوو خاتوەیشان فەرموو ئامادەیە چاوی پێتان کرد کاتێ دەچی ناو مەسعەدەکەەوە پەنجە بخە سەر دوانە هەم چی دەڵێ؟ بۆ کاری ئێوە دەست دەدەم کەنعەمەت لە نێوان ژیانی یەکەم و دووەمەوە تەمەنێک هەبووە هیچ شتێک تەواو نابێ هەموو شتێک دەگۆڕێ لەو ڕۆژەوە تا ئێستا دیسان هەموو شتێک گۆڕاوە ئێستا تۆ دووبارە هەموو شتێک دەگۆڕیتەوە کاتێتی باوکە بڕۆین خاڵۆ یارمەتیم دەبا بڕۆین خوارزە دەی ماڵاوە کیژۆڵە ماڵاوە ئازاد گەورە بە هەمان ماوە سەیری کارتەکەی دەکات دواتر ڕووی بسوڕێنێواتە سەری سوڕماوە کە یاری دەست پێ دەکا بە ئەنقەس دەدۆڕێنێ واز دەوام بێنە شەپۆ پێویست بەوان ناکە ئیمڕۆکەوە هەست دەکەم زۆر بەبەختم
سوورە دەتوانی خواردنەوە یەکەم بدەیتێ؟ من خزمەتت بکەم؟ بەخێر هاتن بەڕێزان. ئامادەن دەست بە یاریەکە بکەین. ئەوە ناکایە پیاوێکی هەڵەتی ناوە نایتر لەمە دوای دیناکەی گولەیەکت ئایدی منە تۆ ڕادەکەی من دوات دەکەم هەموو ڕۆژێک چاوەڕێم کە ئیتر حیسابی ئەوە ناکەم کە لەکوێوە هاتووم لەمە دووە ئاخ تۆی بیگرە پیا کوژەکەت تەمووز علي ئەوە عومەرە ئەزال عومەرە لەکوێ دەیزانی؟ بە تۆی وتووە؟
ئێستا چی دەبێ کاک عەلی ها؟ عومەر دەژی ئێستا ئێمە چیمان بەسەردێ ها؟ لەوەی بەهار دەستت هەیە؟ ڕاستیم پێ بڵێ جەنگیز دەستت هەیە؟ نەخێر نەخێر سوێن دەخۆم عەلی شتیوان نییە کوڕە چۆن شتوا دەبێ چۆن دەبێ کاک عەلی کوڕە ئەوە بەهار بوو بەهار پێی نیشاندام ئەو ئیندام هیچ شتێکم پێ نەکرا ویستم بێ مەلاتان دەتخوا باوەڕ بکە ئێستا ئەوە یەکتان گرتەوە وایە تۆ دووبارە گەڕایتۆ لای عومەر لە تۆ خۆش بووانیە دەبینی لە ئیشانیش خۆش دەبێ بەس من دەمێنمەوە عەلی کاکە عەلی من چیم بەسەردێ کاکە عەلی تۆ لە کۆتاییدا بە سزای خۆت دەگەی باشە من بۆ دەبێ ئەم شتە قبوڵ بکەم چونکە لێرەم وات دەزانی ئەمڕۆ هەموو شتێکت تەواو دەبێت هەر بۆیە گەورەترین یاسای خۆت شکات کەس نەیەتوانی بتبینێ هیچ کەسیش نەیەتوانی بگایەتەوە بەڵام ئەمڕۆ دەرگەکانی ماڵەکەت کرایەوە ئەمڕۆ دەستێنەدانی تۆ تەواو بوو کەنعان باگ ئاقلانەیە هەر گومانێکە تەبێت لەو شتێ بەتەمای بیبیتەوە گومانی ئەوەیە لە کۆتاییدا بێبەرکردی کار دەمێنی ئەوەش لە ڕامیز فێر بوو ئەو لەم پەیوەندیم بە پۆلیس کردووە وادیان ڕازی من حەقم ئەزەل لایەنی حەق منم ئەو نییە باوەڕ بە من ناکەی بەڵام ڕۆژێک تێدەگەی من حەقم دەزانم بۆ خۆی ئەمە دواوانەیە بە بیانووی تۆڵە زەر بە چێ دەکەی چی دەکەی ڕوو لە چێ دەکەی لە کوێش دەوەستین لێرەوە ئێمە لەبەرەوەی تۆ نەتویست بۆیە هیچم نەکرد عومەر چونکە تۆ وتت بێڵێ ئاخر ئەوە بکوژی بەهارە با من بمرم بەڵام با بچمە ژوورەوە کاری وانە تەواو بکەم عەلی دەبڵێ کاکە چی دەبە مەڵێ عومەر کارێکم لەگەڵتان ماوە هێشتا نەکراوە با بچین ئەو تەواو بکەین ئەیشان نۆرە ئەویش دێ باشە ئیتر دێم بۆ یەکتر بینین ناوە ناوە عەلی تۆ هەندێک چەرەزات بینە ئەزەر تۆش کار بێنە یاری بکەین هەر وەکو ڕۆژانی ڕابردوو بەڵکو لە سەریەوە دەست پێ بکەینەوە ها نابێ مەحاڵە کوڕە دەبێ ئێمە دەتوانین دەی
دەدا ئەوە بوو کامێت ساڵجی کوشت بەهار تەزجانیش ئەو کوشتی کەنارومی هەڵخەڵەتێنیش ئەو کوشتی دانی پیانە دانی بۆش ناچۆن تاوانەکەی خستە ملی جەنگیزەوە ڕاکردنی بەندیخانە بۆ کوشتنی عومەر من سەربەستم عومەر خۆت تەسلیم دەکەیت دواتر دەچێت دادگا و ساقی دەکەنەوە لەبیر کەم مەحاڵە دەبێت چی هەبێ لە مێشکی ئەوانە؟ عالی هەمیشە شتێکی لە ژێر سەرە بێگومان هەست ناکەی هەموو شتێکمان بە وەڵامی ئەوانەوە بەندە کەمێک وایە گەر بڵێن نا پلاین تۆڵەکان ناوەشێتەوە دەبووە تۆم ڕبگەڕی تۆ ماڵێ بەیانی دەگەڕێمەوە با ئیمڕۆژ بڕوە ڕاستی کارەکە ئەوەیە ئەگەر بڵێن نا هەموو شتێکمان بن بۆش دەمێنێتەوە کامل بۆیە نابێ ڕێگە بدەین بڵێن نا چۆن ئەم شتە دەکرێت؟ چوومەتە ناو خوێنی ئەیشان گەرە دەڕی بسڕێمەوە توانم کاری تێ بکەم بەڵام علی تر بۆتە خاوەن قمارخانە ئەو وەکو جەنگیز نییە دەردی ئەو برنەوەی یاری نییە لەوێ هێز بەدەست دێنێ بێ ئەوەی ئەو هێزی لێ بستێنێ زەحمەتە کەوایە با خاڵۆ بێت تۆ مەیدانەکە بەڵێ بە حساب ئاوایە بەڵام کێشێکی بچووک هەیە کێشی چی؟ خاڵۆ لێرە نییە السلام عليكم. سلام عليكم السلام. خاڵۆشمان سڵای هەیە بۆ ئێوە من نوێنێری خاڵۆم کەواتە قسەکانم قسەی ئەوە خاڵۆ ئێوەی لە گیانی خۆشی خۆشتر دەوێت لە شوێنی باوکتانە ئێوەی گەورە کردووە برایەتی ئێوەی کردووە چەندین جار ئێوەی لە بەڵا ڕزگار کردو بەڵام نێک تۆ قەرزداری ئەون بەڵام گەر قەرزێک هەیە من ئیمڕۆ لێرە بە ناوی ئەوەوە هاتووم قەرزەکان کۆکەمەوە وا نەخواستە ڕامیسی برامە شتێکی لێ هاتووە بڵێ کوا خاڵۆ دەتوانی سەیریکەین بێگومان ئەزەل شتێ دەقەڕەیە پێداوین شتێکی ناسایی نبینم شوێنی گولەش پێوە دیار نییە دەمەوێت بڵێم حادیسەیە بەڵام حادیسە نییە کامل دەتەوێت بڵێ کاری عەلیەوە نییە عەلی شێتە گەرەوە کاری ئەو بۆیە ئێستا ئەو ناوە تێک چوو سەیری ئەو بکە یەک دانە شوێن کاریتیان نییە ئەوانە زۆر باشتر ئەوانە زۆریش باشن کامل وەرە سەیری ئەو پیاوە مردووە بکە
شەرەفتی ئۆتۆمبیلەکە بوو. جنابی ئەفسەر دەبێ ئەم بەڵگانە بەرین بۆ لێکۆڵینەوە. نامەوێت هیچ شتێک نەخستان بێت، دەمەوێت هەموو شتێک وەکو گوڵ بێ. دەمەوێت دانە دانە چاوتان لەسەریان بێت. گوێتان لێ بوو؟ تەفۆ کاکە هاتیەوە سەرخۆ؟ بوا لە هاتووە تووشکەمین بووی؟ نا کاک عەلی تووشی شەڕێک بووم. گرنگ نییە لەگەڵ خاڵۆ هەروە دەبێت. منیش مەبەستمەوە بوو تەفۆ. جەوەکە شانەیە ها؟ باشیم لە دەست دەرچووە. هیچ لە دەست نەچووە بچکۆڵم. ئەو کورسیەمان بۆ جەنابەت گرتووە. ئێوە چاوەڕێتین؟ مەبەسەد ئەو شەوە؟ ئەم شەو دەورەکە دەگۆڕێت تەفۆ. ئێخۆندا ئاسانیە لە خۆڕەویە خەوانی ئۆتێلێک. جەنگیز پێیدام خۆ ناوێ بەو ئاسانیە بڕوە. سەرەتا دەبێت زیادەیەک وەرگرین. قومارخانەکەم ئەم شەو بە تەواوەتی دەگەشێتەوە. ئۆکێکمان پێ دەنە و شەو گازگیر عەلی ئەم شەو بەڕەسمی دەبێتە گەورەم عەلی. ئەمە دەزانی مانەچێوانیە؟ نازانم کاکە کاتێ شەرت کردو مێشکت لە قیوە بۆیە نازانی مانەچێوانیە؟ ئەمە یعنی ئەوە بۆنەکەمان وەرگرت دەبینە بۆن کرد. ئەمە ژواتە لەمە دوا بە پەنجەکانی خۆمان یاری دەکەین. خاڵۆ ڕامیز یاری دەکا. ئەم شەو تەفۆ ئەم شەو چارەنووسمان لە گۆڕاندا دەبێ. تەنهایی ئێمەش نا؟ هی خاڵۆش؟ خێراتر کامل. ئەزەل بەڕای تۆ پێویستە دوای خاڵۆ بکەوین یان پێویستە دوای چەقەڵەکان بکەوین پێشیان بکەوینەوە؟ شانسمانەیە هەڵبژاردن کامل. باشە بەڵام دەکرێت لە سەرەتا دوای هەر هەمویان بکەوین لە یەک کاتیشدا؟ بەڵێ وایە چۆن پێڕادەکەین ئەزەل؟ جەنگیز گومانە لێ دەکا ئایشان و عەلیش هێشتا تەکلیفەکەی تۆیان قبول نەکردووە. واسێنان لە هەموو ئەمانە و گەڕان بە دوای خاڵۆ بەڕای تۆ بیرۆکەی عەقلانەیە؟ پێویستمان بە خاڵۆیە. بەڵام ئەگەر هەستم ڕاست بێ خاڵۆ زۆر زیاتر پێویست بە ئێمەیە. من دەردەچم شتومەک دەکڕم. ئافرەتان بێ. ژن خوشک قەت باسی دڵمان بۆ یەکتر نەکردووە. باسی دڵ؟ مەراقم کرد چ دەردەدڵیە کە دەتەوێ باسی بکێ لەگەڵم کاکە چەنگیز؟ لە خۆمەوە قسەی ناکەم لە تۆوە دەیزانم. چی بڵێم؟ ئەزەر بەم دوایانە وەک بڵێ چی؟ وەک بڵێ مێشکی تێگاڵەوە کەمێکش لێ دوورە. سیکە ئەو پیا هاوبەشی منە زۆر باش دەیناسم. شتێک لە گۆڕە هەیە. تۆ هەست پێ نەکردو بە شتێکی ئاوا؟ نا بەڵام وەگەوەی باس دەکرێت لێی نزیک نیمە. بەڕای تۆ چی هەیە؟ بۆچی بە گوێرەی باس نزیکنی لێی؟ ئێوە ئەوە نین؟ چیرۆکێکی درێژە. من کەمە لە ناوە کەمێکیش لە دەرەوەی باز نەبووم. شتێکی پێکتووی؟ بێگومان قسە دەکا؟ من وا تێگەیشتم ئێوە بەیەکەوەن. مەبەستم ئەوەیە دەبێت چاوی نەبڕی بێتە کەسێکی تر؟ یعنی چاوی بڕیەوەتە کەسێکی تر؟ ناگیانە من چوزانم خۆی شتێکی بە من ناڵێ. باشە دادا خوشکت بە پەیوەندیەوە دەزانێ؟ ئێمە؟ بێگومان جانە قسە بۆ یەکتر دەکەین. بڵێ ئەزەل باشە؟ یعنی خەمی لێ بخۆم؟ ناگیانە خەمی لێ مەخۆ خەم لە چی دەخۆی؟ ئەوە ئەزەلە پیاوێکی ڕاست و دروست.
شتێک هەبێ بە یەکێکمان دەڵێ لە ئێستا بەدواوە دەبێت پشتی خۆمان ڕاستێنەوە تەفۆ یاسا کۆنەکانمان نەما قومارخانەکە خۆی لە خۆیدا هیچ نییە چی یاسایەکی هەیە بگۆڕدرێ کوڕم جەنگیز لەو حیسابانە تێنە دەگەیشت سفرە لە حیساب کاتی خۆیانەوە تە چۆکمان دادەدا یان بۆ